بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا و ڕێکەوتنی نێوان واشنگتن و تاران هەروەها ئاکەمکردنەوەی گەمارۆکان لەسەر ئێران گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد محەممەدیانی چاودێری سیاسی دەکەین بەڕێزان لە ئەمستردامی پایتەختی هۆڵنداوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێت بەم دوایانە ئەم ڕێکەوتنانە لە نێوان تاران و واشنگتن ڕوو دەدەن. تۆ چۆنی دەبینی ئەم ڕێکەوتنانە؟ چ خوێندنەوەیەکت بۆی هەیە؟ تمشاکە ئەمە ئەگەر تمشامان کردبێت لە ساڵەکانی ڕابردوودا لە دوای هاتنە سەرکاری دەوڵەتی بایدن و یەکدانی ئەو دۆخەی کە ترامپ لەسەر ئێران سازی کردهبوو، نێوە نێوە دانیشتن و دانوستان لە بینی ئێران و ئەمریکادا بووە و چاوەڕوان دەکرا دەوڵەتی بایدن بە تەسامحەوە هەڵس و کەوت بکات لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. بەڵام ئیدی من پێم وایە ئەوەندە شاوڕان نەدەکرێتەوە کە کۆماری ئیسلامی ئێران وێڕای هەموو سەرکەشیەکانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستداوە هەموو ئەو پێداگریەی لەسەر پیتاندوێنی ئۆرانیۆم کە خاڵی سەرەکی بوو بۆ کێشەکانی نێوان ئەمریکا و ئێران لە ساڵەکانی ڕابردوودا. ئەمریکا بۆ شێوەیە بێوێ هەڵس و کەوت لەگەڵ ئێران بکاوە گەمارۆکانی لەسەر لابا. من پێم وایە ئەوە سەرەڕای ئەوەی کە وەک راپۆرتەکەی خۆشتان باسی کرد بە جۆرێک بایدن لەبوونەوە لە هەڵبژاردندا دەیەوێت کەڵک لە کارتی سازان لەگەڵ ئێران و حەلی مناقشە لەگەڵ مناقشەیەکی درێژخایەن و مێژوویی لەگەڵ ئێران کەڵک وەرگێت. پێم وایە ئەوەیە کە باشە مەوزوعی ئێران و مەوزوعێکی سەرەکی ئەمنیەتی لە سەرمیزی ئەمریکادا خەریکە دێسکی ئەمریکادا خەریکە جیاوازی بەسەردادێ. زۆر باشە دکتۆر، ئەمە پرسیارێک دێنێتە پێشەوە، ئەمە پرسیارێک دروست دەکات. ینی ئەگەر وایە بێوێت بۆ بانگەشەی هەڵبژاردن بێت بایدن بێوێ ئەمە بکات، ئەی مێژووی ئەمریکا چی؟ دواتر ئەمریکا چی؟ کۆنگرێس چی دەڵێ؟ لایەن و حزبەکانی دیکەی ئەمریکا گەلی ئەمریکا بە شێوێکی فراوان ینی لەبارەی ئەمەوە چی دەڵێن؟ فعلەن ئەوەی تاکە کەسێک تەنیا بایدن دەیەوێت لەگەڵ ئەمریکا بیکات سەردەگرێت لە ژێر بەژێر ڕێکەوتن بکرێت بەبێ ئەوەی کە جیهان چاوی لێبێت؟ من پێم وایە لە ئاکامدا ئەوە سەر ناگرێ. باشە بۆ مەقتەیەک بۆ نێوبڕێک کۆماری ئیسلامی ئێران هێندێک پوڵ وەردەگرێتەوە زیاترنەوە دەفرۆشێەوە ڕێک پشوویەکی دێتەوە بەرخۆ ئابوو لە وێرانەکەی. بەڵام لە کۆتاییدا ئەوە سەر ناگرێت چون ئێران من نادا بە ویست و داواکارەکانی کۆمەڵگەی نێونەتەوەی بەتایبەت ئەمریکا ئەو کارانەی کە دەیکا مەردێکا پیتاندوێنی ئۆرانیم ڕناگرێت بۆ شێوەیەی کە وڵات چاوەڕوانی لە ئێران هەیە، دەی بەرنامەی موشکی دەباتە پێشێ، دەی دەستێوەردان لە وڵاتەکانی ناوچەدا دەکا، هێزەمی لاشێن ملیشیا ناوچەکاندا تەقویەت دەکا بە تشی ڕۆژ ئاوا بەگشتی و ئەمریکا بە تایبەتی و ئەو کارانی کە کۆماری ئیسلامی ئێران لە چەند ساڵی ڕابردوودا بە درێژی تەمەنی کردوێتی. من پێم وایە هەردێکا و لە ئاکامیژا ئەو ڕێکەوتنەش تەنیا ئەوەیە کە پۆنێک دراوە بە کۆماری ئیسلامی ئێران لەسەر تەحلیلێکی بە بڕوای من غەڵەت کە دەوڵەتی بایدن لە هەڵس و کەوت و ڕەفتاری سیاسی ئێران. باشە دکتۆر، ینی ئەم وەکوی تۆ دەڵێ پشوپێدانێکە بەوە هاتنەوە بەرخۆیەکی ئێرانە، ئەی سیاسەتی ئەمریکا لە بەرامبەر ئەمە چی؟ ینی ئەو بەشێک لە چاودێران باس لەوە دەکەن بەما ئێران دەتوانێت بارتەقای هەموو ئەو ماوەی ڕابردوو گەماری خراوەتە سەر خۆی زیندوو بکاتەوە لە کاتێکدا ئێران بەڵکو ئەمریکا چەندین جگە لە خۆی کۆمەڵگەی نێودەوڵەتی چەندین وڵاتانی دیکە هێناوەتە سەرخەت کە بەشدار بن لەم گەماروی ئێران. ئەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەبارەی ئەمەوە دەڵێت چی؟ چۆن ئەمە قبوڵ دەکات؟ تمشاکە سیاست لە ئەمریکا سیاستێکی یەکدەست نییە. تۆ ئەگە تمشا بکەی ئەو ڕوانگەیەی دەوڵەتی ترامپ یا کۆماری خوازەکان بەنسبەت کۆماری ئیسلامی ئێران بوویانە سیاستێکی دەمارگرژانەتر و تونڕەوانەتر بووە بەنسبەت ئێران و حەولیان داوە شادەمارەکانی ئابووری کۆماری ئیسلامی ئێران ببەستن. بەڵام دموکراتەکان بەگشتی حتا دەوڵەتی من پێم وایە ئۆباما بناغی ئەو جۆرە سیاستکردنی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران پاڕشت و ڕەفتاری سیاسی ئەمریکاش ئەگەر تمشا بکەن لانیکەم لە یەکدەی ڕابردوودا ڕەفتارێکی سیاسی چاوەڕوان نەکراوە. تەنانەت دەوڵەتی ترامپیشدا ئێمە دیمان ئەو ڕەفتارەی کە لەگەڵ ئەفغانستان کردی وێڕای ئەوەی کە ئەو هەموو پارەیە خەرج کرابوو لەسەر بۆ ئەفغانستان، بەڵام ملیدا بە هاتنەدرە لە ئەفغانستان و ئاکامەکەی بوو بە گەڕانەوەی تاڵبان. لە موردی عێراقیشدا ئەمە دەبینین ئەو سیاستێکی جیاوازە لەو شتەی کە بناغی ئەو جۆرە لە سیاستکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەردەمی بوشدا داڕێژرا. من پێم کەواتە من پێم وایە نابێت چاوەڕوانی ئەوە بیت کە
ئەو سیاسەتە بە شێوەیەکی درێژخایەن و بۆ تەواوی تەمەنی مێژوو بە شێوەیەک بڕاتە پێشێ من پێم وایە دەتوانێت گۆڕانکاری بەسەردا بێ و ئەگەرتی من پێم وایە ئەو گۆڕانکاری ئێستا بە زۆر باشە دکتۆر مەبەستمە دوایین پرسیارت لێ بکەم گەر بکرێ زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە لەبەر کاتەکە ئەم جۆرە سیاستکردنی ئەمریکا کە وەکو باسی دەکەیت ئەمە واناکە لە ناوچەکەدا وڵاتان سڵی لێ بکەنەوە و حەزەری لێ بکەن سەرکەوتونە بێت ئیتر لەمە دووە وەک چۆن دەڵێ وڵاتان ئێستا هێندە چاوکراون کاغەزی سپی دەخوێننەوە. طبيعة أو سياسة ناتواني بنفعي أوان منافع ملي خواني كدلان بلام ناتواني بنفعي منافع ملي أمريكا بيجون كوماري إسلامي وهندق وحكومتي قردن كشي ناوتا بردوام ما تفسيكي أمنية لسر أمريكا للاك وللاك دي كشو خو أوا فقط بيوندي با حكومة كان ونيا قلت وتمشايك خلق إيران كي خلق إيرانش بتوانا وانا بيزور رازين بو سياسة آرام وهدية أمريكا لك بالنسبة إيران بخرجية دا خلق إيران ما تزانين لصاري رابردو دا لسر شقام أو خلقنا رازي لان بيان وايا بو جورة تعامل كردني ولا تيقرتو كان لقل كوماري إسلامي إيران دبيت هوي أويكا سور تربية لسر ستي خلقي لسر شقام وأوا باعثي ودبي بروسي بديمقراسي كردني إيران رنگ بروسي كدرش خاين تربية بي أو روانجيك ولاياتي قلتو كان بالنسبة لإيران وأو الروتة السياسية لإيران وأو الروتة كومالاتية لإيران خلق الردة بيبيا من فيما إلى أكام دائما فعلي خلقي إيران وناوتشي روشالاتنا وراسي الشيلينية أو سياستها وأمريكا من فيما إلى جيجادا مجبور دبي بداشونوب كابو شوية لا خرسو كوي الكوماري الإسلامي دكتور آزاد محمدیانی چاودێری سیاسی لە ئەمستردامی هۆڵەندا و لەگەڵمان بووی ماندوومان کردیت ماندوو نەبی دکتۆر.